ئەمڕۆ ڕۆژێکە کە تایبەت کراوە بە پاراستن و سەلامەتی کرێکاران واتە ئەوەی کە لە شوێنی کارەکانیان مەرجەکانی تەندروستیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی کە هیچ کێشەیەک و مەترسیێک لەسەر ژیانیان دروست نەبێت یاخود ئەگەر خوا نەخواسە ڕوویشی داڕووداوێت بابێت کە کەمترین کاریگەری نەرێنی لەسەر تەندروستی ئەو کرێکارە بەجێبهێڵێت بەداخەوە هەر لە هەواڵەکانە بە بەردەوامی گوێمان لێوێت کۆمەڵی کرێکار لە شوێنی ئیش و کاری خوانە کێشیان بۆ دروست ئەبێت هەندێک جار تەنانەت گیان لەدەست ئەدەن بەداخەوە هەرە و هەواڵی کە ڕۆژی پێرە بیستراکە کرێکارێک بەداخەوە لە شوێنی کارەکە لە یەکەم ڕۆژی ئیشکردنی خۆیان لەو شوێنەیە گیانی لەدەستاوە جا ئەم پێوەرانە ئەم مەرجانە چین کە ئەبێت لە شوێنی کارە بە پێی کارەکان بۆیان دابین بکرێت و لە بەرامبەر مافی کرێکار چییە ئایا ئەگەر خوا نەخواسە شتێک ڕوویدا تەندروستی ئەم کرێکارە کێشەیەکی بۆ دروست بوو چۆن لەوانەیە دواتر ئەبێ قەرەبوو بکرێتەوە لە ڕووی یاسایی و تا چەند ماف بۆ ئەو کرێکارە دابین دەکرێت و تا چەند هۆشیاری خودی کرێکاریش لەم نێوانەیە ڕۆڵ ببینێت هەم بۆ ئەوەی کە مەرجەکانی بۆ دابین بکرێت هەمەگە خوا نەخواسە ڕووداوێک ڕۆیدا چۆن ئەو بزانێت کە مافی هەیە لەسەر ئەم تەوەرادوین بە میواندارەتی بەڕێز چالاک ڕەوف کە بەڕێزیان سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستانن کاک چالاک سڵاو لێبێ زۆر بەخێر بیت زۆر سپاس سڵاو لێبێت بەیانی پاش کاک چالاک کاک چالاک ئەو مەرجانەی کە ئەبێ لە شوێنی کار بۆ تەندروستی کرێکار بۆی دابین بکرێت بە پێی یاسا چۆن ڕێکخراوە دەستان خۆش بێ من لەم ڕۆژایە سەری ڕێز بۆ شەیدانی دەستی کار هێزی کار دانوێنمەوە هیوای سەلامەتی زوو چاک بنۆش بۆ بریندارانی هێزی کارە خوازم کە بەداخەوە ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵانە بەردەوام ئەم ڕووداوانە دووبارە بنەوە سەبارەت بە ئەو مەرجانی جنابەت باسیەکەی هەموو سیستەم و هەموو دنیا بە یاسا و ڕێسا ڕێکخراوە کە یاسایەکی شەیە کرێکاران و خاوەنکار و هەموو لایەنەکانی پێ و پابند کردووە یاسایە یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی هێشتا حوتە کە لە یاساکەیە بە تەواوەتی و بە تێروتەسەری باسیەوە کە مافی کرێکاران و مافی خاوەنکار و مافی هەموو لایەک لەوەی کە لە شوێنکارەکانە هیژەکەن چۆن پارێزرا بێ مادەی 1970 لەم یاسایە تەواوی باز لە تەواوی پێداویستەکانی سەلامەتی کارەکە بۆ کرێکاران لە شوێن کارەکانە ئەم یاسایە ئەم ئەرکی خسۆتە سەر خاوەنکار کە ئەبێ بەپی ئەم یاسایە پابند بێ بۆی کە پێداویستی سەلامەتی کار لە شوێن کارەکانە بۆ کرێکاران دابینکە بەپی گەورە و بچووکی و مامناوەندی ئەو هەنی شێوەی پرۆژەکەی ئەو پرۆژەیە تا گەورەتر بێ پێداویستی سەلامەتی گەورەترە بێ هەتا بچووکتر بێ پێداویستی سەلامەتی بەرەو بچووکتر ئەڕوانی شێوەکەی وایە کارەکە چۆنە بێ پێداویستی سەلامەتی بەرامبەر ئەو کارە کە جانی کرێکارەکە پارێزێ پێداویستی سەلامەتی دابین کردێ باش ئێمە لە یەکەکانی نیشتەجێبوونە ئەوەی تر نمونەیەکی بارزە کە هەمومان ئەبینین هیچ مەرجێکی وا بۆ ئەو کرێکارە دابین نەکراوە خۆی ئەتوانێت داوا بکات بە پێی یاسا ئەگەر دەرفەت بن ئەم خاوەن ئەم کرێکارە کە کارەکە لە شوێنەکەیە بەڕاستی ئەمیش بەرپرسیارەتی لەسەر شانە ینی ئێمە هەموو شتەکان ناژێڕینەوە بۆی خاوەنکار یا یاساکە یا حکومەت کاتێک کە خاوەنکار پرۆژێک دەست پێکە مەرجەکانی ئەوەیە کابێم پێداویست سەلامەتی دابین کرد بێ لە دوای ئەمە ئەبێ لە داخڵبوونی بیناکە کاشتە ژوورەوە کرێکارەکە چێ یا کەسێکی ترە چێ ئەبێ بە سێ زمانی جیاواز لایحەی چێڵواسی بێ کە ئەم پێداویستیانە چۆن بەکارێت ئەو کرێکارەیە چێتە شوێنکارەکە چۆنی بەکاریەیە کەسێکی چاودێر ئەچێیا جەناب سەردانەکەی بێت لەوێ بیبینی کە ئەمانە پێداویستی سەلامەتین لەم شوێنکاریە بۆ کرێکار دابین کرا و چۆنیتی بەکارانینەکە شێوێ باس بکە یەکێکی تر لەوە گرنگترەوەی کە ئەم خاوەنکارە ئەرکە لەسەر شانی ماگانە و هەفتانەیە ڕۆژانە بۆ کرێکاری تازەیە ئەوانی کە بەبەردەوام لەوێن چکە جەناب تەنەزانن گۆڕانکاری بەسەر شوێنی کارایە گۆڕانکاری بەسەر پێداویستەکانێت ئەبێم خاوەنکارە ئەمە بکات ماگانە ڕۆژانە خاوەنکارەکان لە ڕێی سیمینارەوە کرێکارەکان وشیار کاتەوە کە پێویستە ئەم پێداویستی سەلامەتیانە ئاوا دابین کرد خاڵێکی تر لەوە گرنگترەوەیە کە ئەبێ ئەو خاوەنکارە گرێبەستی کاری هەبێ لەگەڵ کرێکارەکەیە و ئەم باسانی کە کردمان لە یاساکایە و ئەم ئەرکانی لەسەر شانی خاوەنکارە لە یاسای کارا جێبەجێ کرد بێت لە بەرامبەر ئەوەیە ئەو ئەرکی کردە سەر کرێکار ئەوەیە کە ئەبێ پێی بڵێ مەرجە من بە مەرجێک کار دەدەمێ کە تۆ لە کاتی ئیشە سەلامەتی کار پێداویستیکانە بەکارانی بێ پابندبی بەم ڕێنمایانەوە بووی گیانی تۆ پارێزرا بێ
و خاوەنکاریش پرۆژەکەی سەلامەت بێ پارێزراو بێ پێ ئەبێ لە گرێبەستی کارا بە کرێکارەکە بڵێ بووی سابت کرد بێ کە لە بەرامبەر بەکارنهێنانی ئەم پێداویستی سەلامەتیە ئیجراعاتی لەگەڵاکرێ چکە جەنابتان ئەزانن و زانیاریەکان گشتیە و ئێمە ئەڵێن یاساکان کەم تەرخەمی هەیە و خاوەنکار بۆ ئەوەی ڕێژەی داهاتەکەی بەرەوسەرەوە بەرێ هەندێک جار واز لەوە ئەهێنێ کە جانی کرێکار و سەلامەتی و ئەمانە خاوەنکاری بەڕاستی احترام هەیە خاوەنکاری هەیە ئەم لەبەر سەرۆت و سامانەکەی ئەمەشەکە بەڵام خاوەنکاریشێ پابەندە بەم یاسایەوە بۆیە لە بەرامبەرە هەندێک جار بە ڕێژێکی کەم کرێکارەکان پابەند نابن بەمەوە بۆی هۆکاری جان لە دەستدان و برینداربوونی کرێکارەکان دوولایانەیە بەڵام ڕێژە کەمەکەی بەر کرێکارانەکەوێ و بێتاوانەکەی هەر بۆ کرێکارانە چکە ئێمەی سندیکاکانی کرێکاران و لایانی پەیوەندیدار بەم کارە لە حکوومەت هێرمی کوردستان و خاوەنکارەکان هەمومان بەرپرسیانی لێجانی کرێکاران چکە ئێمە ئازانین کرێکاران بە ڕێژێکی بەرچاوی ئاسی خوێنەواریان تاو ئاستە نییە کە بتوانن بەرامبەر ئەم یاسایانە وشیاری تاوایان هەبێ ئەوە ئێمەین ئەوە حکوومەتە وەلانی پەیوەندیدارە کە ئابێ کرێکاران وشیارکەینەوە لە بەرامبەرەوەی کە ئابێ ئەم پێداویستیانە بەکاربێنێ بۆ ئەوەی جانی پارێزراو بێ جان نەدەست نەدایە کەمەندام نەبێ ئەخوانە خواستە لە حاڵەتێکی ڕووداوی کارەساتی نەخوازراوە ئەگەر پێداویستەکانی سەلامەتی باش بەکارهانی بێ ڕەنگە دەبێتە هۆی کەم ئەندامبوونی کرێکارە زۆر ڕاستم کاک چالاک لێرە و لەوێ کە ئەوەی هەیە ئێوە ساڵانە بە شێوازێکی زۆر باش لەم ڕۆژە تایبەتەیە کە تایبەتە بە سەلامەتی کرێکار لە شوێنی کاردا من چەندین پرۆگرامی تایبەت لەگەڵ بەڕێستانە هەم لە ڕووی ئەوەی کە تەرخانکردنی سیمینار و کۆنفرانسی تایبەت یاخود کۆبنەوەیکی تەواوی ئەو خاوەنکارانە لەگەڵ توێژی یاخود چینی کرێکارانە کە خۆم بە چای خۆم بینیومە کۆتان کردوونەتەوە بۆی بتوانن چینی کرێکارانیش بەسی تەواوی وتەکانی هەم خاوەنکارەکان بن هەم بەڕێزیشتان کە بتوانن چی وەرگرن چه زانیاریکی دروست وەرگرن کاتێک ئەچنە شوێنی کار کە بۆ یەکەم جاریان بێت زۆر کاتەیە ڕەنگە کرێکارێک سەرەتای کارکردنی بێت ڕەنگە شارەزاییکی ئەوتۆی نەبێت ڕاستە ڕەنگە کەسێک ئێستا بینەر بێ بڵێ کارکردن لە چینی کرێکارانە زۆر سادە و ساکارە بەڵام بە پێچەوانەوە ئەبێت تۆ بە شازێکی زۆر باش خۆت ئامادەکەی بە تایبەت ئەو جێگان یاخود ئەو بینە و باڵەخانانەی زۆر با بڵێن لە ئاستێکی ئەوەیە کارێکی زۆری بۆ بکەی پێویستە چینی کرێکارانیش بە تەواوەتی خۆیان ئامادە بکەن تا چەندی گرنگە ئێوە بە شێوازێکی هەفتانەش بێت یا خود مانگانە بێت سیمینارێکی تایبەت هەم خاوەنکار و کرێکار بە یەکەوە کۆ بکەنەوە بۆی بتوانن تەواوی زانیاریەکان بۆ چینی کرێکار زیاتر بایەخ پێ بزرێت ئەمە چۆنە بینی بەڵێ ئەمە ئەم باسە قسە زۆر هەڵەکە من ئەمەیە کورتی کەمەوە بەڕاستی بۆی ئاماجەکە بگا بە جۆگران بە بینەرانی بەڕێز و بە کرێکاران ئەوەیە کە ئێوە ئەزانن مەعیشەت و ژیان و گوزەران وای لێ هاتووە کە کەسەکان بەبێ ڕەچاوکردنی شوێنی کار و دووری نزیکی کار و چۆنێتی کارەکە مەعیشەت وای کردووە کە کرێکاران بەڕاستی خەڵک هانە ئەبا بۆ ئەوی کە بۆ ئەوی بژی کارەکات یعنی جۆرا و جۆری کارەکان وای کردو جەنابتانە بینن ئەزانن کە هەموو کارێکی مەردانە هەموو کارێکی شایستە هەموو کارێکیەوە کە مرۆڤیکا بۆ بژێوی ژیانی ئەو پەڕی ئاستی سەربەرزی و ئازادی کرێکارەکانە بەڵام ئێمە ئەبینین کە لەم بارودۆخ و لەم زروفە اقتصادی کە هەرێمی کوردستان و تاوی گیانی تێکەوتووە وایە کارکەمە کە کارکەمە کرێکاران هانابن بۆ ئەوی کە بچن کار بکەن لە شوێن کارێکە جاری وایە کرێکار و خاوەنکارەکە گەنە ئەو ڕادی کە هەر ئیشێک بسەپێنێ بەسەر کرێکارەکە خاوەنکار بیسەپێنێ کرێکارەکە ئامادەی بیکە لە بەرامبەر دابینکردنی بژێوی ژیانی خۆی و منداڵەکانی بۆیە لەم حاڵەتەیە کاری دەست ناکەوێت مەجبورە هەموو مەرجەکانی خاوەنکار جێبەجێکە خاوەنکاریش بۆ ئەوەی داهاتەکەی زیاتر بێەوە سەروەتەکەی و بزنسەکەی بەرەو پێشتر بڕوا بینی لەوە نییە کە ئەم کرێکارە تازە هاتووە خولیکی بۆ بکاتەوە دوو ڕۆژی یەکەم یا هیچ نەبێت سعاتی یەکەم یا لە دوای کارەکە ئیزافەی کارەکە پێی بڵێ ئەبێ ئەم کارە بەم شێوەیە بکەی کابرای خاوەنکار ئیشی بەوەیە کە زووترین کات پرۆژەکەی تەواو ئیشەکەی تەواو کرێکارەکە بانکاڵێ من ئەم کارم هەیە توانی بیکەی بە ڕۆژانی ئەوەیە ماگانەوە ناتوانانی خوافیز بێت ئەگەر کرێکارەکە بڵێ نیکەم یەکی تر لە جێگای ئەوەی کە بەڕاستی بیانیەکان زۆرتر ئەیکەنیانی کرێکاری هاوڵاتیانی ئەم
عێراقە کە لە عێراق ئاژین و یەنە ئەمەریمی کوردستانە وەکو هاوڵاتی هێرێ مافیان هەیە چکە هاوڵاتی عێراقین ئەمانە بەڕاستی بەنیوە قیمەتی شەکەن ئەو ئاوارانی کە تا ئێستا نەگەڕاونەتەوە لە کەمپەکانن ئەمانە بەڕاستی تا ئێستا بەنیوە قیمەتە شوێنکارەکانە هیژەکەن لایەنی پەیوەندیدار حکومەت نەیتوانیوە ڕێگری لەمە بکە بۆ ئەوەی هێزی کاری ناوخۆ دەستی کاری ناوخۆی خۆمان و ئەو خەڵکە تۆزێ ژیان و گوزەرانی ببوژێتەوە و خاوەنکارەکەش ئیش بە منی وەقیمەتاکە ئیش بەوە ناکا کە کرێکاریی خۆماڵی ناتوانێت بەڕاستی ڕۆژی بە 10,000 و 15,000 ئیشکا چکە ئەگەر بۆ ئیشی کرد چی با بە تاقی خۆی چی با بە کرێخانەکەی چی با بە مەسەفی مناڵەکانی چی با بە خۆراک ئەمە ناتوانێت جا بۆی ئەڵێ من لە باتیەوەی خۆم ماندووکەم هەری هیچ نەبێ من خۆشم ماندووکەم هیچیشم بۆ نامێتەوە نه خۆم ماندوو ناکەم و هیچیشم بۆ نامێنێتەوە باشترە ینی کرێکاری خۆماڵی بەڕاستی ئاوا بیرەکات چکە بۆ نیوە قیمەتە ناتوان ئەم هۆکارانە وای کردووە کە بەڕاستی کرێکاران لە بری پێش ئەوەی هانابرن بۆ سەلامەتی جانی خۆیان هانابن بۆ بژیوی ژیانیان و خاوەنکارەکانیش ئیستیقلانیانەکەن ئەجینا لە بەرامبەر ئەمەیە بەڕاستی ئێمە لیژنێکی هاوبەشمان هەیە لە قایمقامەتی سلەیمانی کە ماوەیەوە بۆ 4 بۆ 5 ساڵەتی ئەم لیژنەیە کارایە بە فعلی ئیشەکات لیژنەیە کە پێکاتووە لە پێکاتەکەی 5 لایانی پەیوەندیدارن لە مؤسساتی حکومی و سەندیکای کرێکاران ئەمە لە ماوەی ئەم 4 مانگەی کە ئیسام قسە لەگەڵ جەنابتان ناکەم نزیک بۆ 800 تا 830 سەردانی شوێنکاری کردووە کە لە نەتیجەی ئەم سەردانانەیە بەدەیان شوێنکاری غەرامە کردووە بەدەیان شوێنکاری ڕوبەڕووی دادگاوی یاسا کردوەوە چونکە سەلامەتی کاری بەکارنانیوە یا کرێکار لەوێ گرێبەستی کاری نەبووە ژیانی باش نەبووە ئەم کارانە کراوە بەڵام بەڕاستی ئەمانە کفایەتی ئەم شارە ناکە ئەم شارە بە هەزاران و بە لە پاڵ ئەم باڵێن غەرامەکردانە چ هەنگاوێکی تر پێویستە بۆی کە مەرجەکان بە تون و تۆڵی جێبەجێ بکرێت لە شوێنی کاری کرێکاران هەموو شوێنکارەکان مەرجەکە سەلامەتی کاریان دابین کردوێ و ببوورە لە پرسیارەکە تۆزێک وازانم من ئەم پرسیارم لە بەڕێزت کرد کە جەنابەت ئاماژت بۆ کرد هەندێک جار سەردانی شوێنەکەکرێت ئەبینێت خاوەنکارەکە سەرپێچی کراوە بڕێک با بڵێن مادی و دارایی ئەمە سزا ئەدرێ لە پاڵ ئەمەیە وتت کە ئەمە کافی نییە هێشتا چون جوابی تەواوی لێ وەرنەگیرە چه هەنگاوێکی تر بەڕای جەنابەت پێویستە بنرێت بۆی تون و تۆڵیەک بنوێنرێت سپاس ببوورە هەنگاوی لەوە گرنگتر ئەوەیە کە ئێمە من و هەڤاڵەکانیشم لە پێشتر لە سەندیکای کرێکاران کرد لەم بوارەیە کارەکەین ئێمە لە ماوەی 30 ساڵ حکومڕانی حکوومەت هێرمی کوردستانە ئەم داواکاریەمان کردو ئەم پرسیاری جەدابتێکی ئێمەش ئاراسی حکوومەتمان کردووە و بە میکانیزمێک کە چارەسەری گونجاو بدۆزێتەوە هیچ نەبێت لە سا 50 بەرەوسەرەوەی چارەسەرکە ئەویش ئەوەیە بەڕاستی کاتێک حکوومەت پرۆژە ئەدا بە وەبەرهێنێک وەبەرهێنان تەنفیزی ئەمە ئاکاوە ڕەزامەندی ئەداوە شارەوانی سلەیمانی بەڕێز شارەوانەکانی لە پەیوەندیدارن بەم باسەوە ئەبێ خاڵی یەکەم بێن لە یاسای کارە ئەم بەندانی لە یاسای کارە لەو گرێبەستی کە ئەیدن بە خاوەن کارەکە پرۆژەکەی ئەدەنێ ئەبێ پێی بڵێن پێش ئەوەی بیر لەوە بکەنەوە بڵێن ڕسوماتی حکوومەت و سەریبەکەت و ئەوانە ینی ئەوە زۆر ئازا حکوومەت بۆ زۆر ئازای بەڕاستی وەبەرهێنان ئەوەی ئەڵێ تۆ ئەوە بکەوە ئەو بوو ئێمە بکە وا بکە و ڕێگاکەوا لێ بکە لە گرێبەستی کارە باسی ژیانی کرێکاران ناکە باسی گوزەرانی کرێکاران ناکە کە لە یاساکەی هاتووە ئەبێ باس کرێ ئەبێ لە گرێبەستی کارە سەرەتا ئەم حکوومەتی هێرێمی کوردستانە پرۆژە بە هەر وەبەرهێنێنەکەیە بێ یەکێ لە بەرگە و بابەت و بەندەکانی ڕێکەوتنامەکەی لەگەڵەوە ئەوە بێ کە یاسای کار وەکو خۆی جێبەجێکات چکە یاسا دەستکاری ناکرێ یاسا ناتوانانی کەم و کورتی بە کەم و کورتی بە خەڵکی بسپێری یاسا سەروەرە چۆن ئەکرێ ئەمە وەکو خۆی جێبەجێ نەکرێ بەڵام کاتێک ئەو بیری ناکەوێتەوە لەبەر وەبەرهێنان و حکوومەتی هێرمی کوردستان و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەمەندەی بیریان لای خۆیانە لای پرۆژەکانە لای ئەوەیە چی بکاو چی نەکا بیری لای کرێکاران نییە ئێ بە دڵنیایەوە کەم تەرخەمی دروزەوێ بە دڵنیایەوە ئێمەش هەمومان ناتوانین ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێکەین خاڵی ئەساسی ئەمەیە من بەڕاستی نایشارمەوە ئێمە لە ئیدارە خۆجیەکانی سلەیمانی هەموو ساڵێک و هەموو مانگێک تاکیدمان لەم بابەتە کردەوە بە یاسایی خسومانتە بەردەسی لایەنە پەیوەندیدارەکان من سوپاسم هەیە بۆ قایمقامی سلەیمانی بەڕاستی و سوپاسم هەیە بۆ جنای پارێزگاری سلەیمانی هەردووچیان لە بابەتە تا ئەو پەڕی توانە
لەگەڵمان هاوکارن بەڵام بەڕاستی لایەنە پەیوەندیدارەکانی تری خوارەوە پابندین بەم باشە کاک چالاک ئاماژەت بۆ کرد پێشتر لە قسەکانتە وتت کاریگەری کرێکارانی بیانی وای کردووە بۆ کرێکارانی خۆماڵی هەستەکەم تۆزێک ئاستەنگ دروست بکات تا چەندە ئێوە بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە ڕێک ئەکەونیە خودکۆک ئەبن لەسەر قسەیە کە بتوانن هاوسەنگیەک ڕابگیرێت هەم لە نێوان کرێکارانی خۆماڵی هەم کرێکارانی بیانیە کە بتوانن چینی خۆشمان توێژی کرێکارانی خۆماڵی بتوان سوودمەند بن لە تەواوی کارەکانیان لەبەرەوەی ڕەنگە لە سەرەتایە لە سەردەمانی ڕابردووە کرێکارانی بیانی بوونیان نەبوو بێ لە نێو کۆمەڵگەی خۆمانە بەڵام هەلێکی کاری زۆر باشیش ڕەخسا بێت بۆ کرێکارانی خۆماڵی بەڵام لە ئێستاە بۆی ئەوەی کە کرانەوەی وڵاتانی دەرەوە بە هەرێمی کوردستان کرێکارانی بیانیش ئەبینین لە زۆرێک لە شوێنەکان کار ئەەکەن ئەمە تا چەندە هەوڵتانیا و هەمانگێ بکەن بۆی دەستی کارە کرێکارانی خۆماڵی خۆشمان بتوانن کارێکی زۆر باشیان دەستکرێت و داهاتێکی باشیش بێتە دەستیانەوە سەرەتا ڕاستکردنەوەیەک لە بینی گفتوگۆکەی من و خۆتانە بکەم کرێکاران توێژنین چینن چینێکی گەورەی کۆمەلگان چکە توێژەکان جیاوازتر چووترە بنەوە کرێکاران چینێکی سەبارەت بۆ پرسیاری جەنابێ حکومەتی هەرێمی کوردستان تازە بە تازە بەهۆشەوەی هاتەوە کە 6 مانگێک بەر لە ئێستا بڕیارێکی دەرکرد بۆی کە ئەبێ کرێکاری خۆماڵی لە شوێنکارەکانە لە سا هەفتا بێ کرێکاری بیانی لە سەڕاستی بێ کامە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە 6 مانگ 7 مانگ بەر لە ئێستا ئەم بڕیاریدا بەڕاستی کە ئەمە درەنگ بوو یعنی تازە بەوەش خۆی هاتەوە کە خۆی وەختی خۆی حکومەتی عێراقی بڕیارێکی نێودەوڵەتی واژۆ کردووە 105 دەوڵەت کرد ئەم بڕیاریان دەرکردووە حکومەتی عێراقیشی چێکە لەو دەوڵەتانە لە هەفتاکان و بیداەتی هێشتاکان ئەمەی کردووە کە ئەبێ کرێکاری خۆماڵی لە 180 بێ لە شوێنکارە کرێکاری بیانی لە 120 بێ ئەمە یاساڕێکی خستووە ئەو لە 120 بێ کرێکاری فەنی بن بۆ ئەوەی هەریەکێ لەو کرێکاران دە کرێکاری خۆماڵی خۆمان فێری کارەکە بکەن لە شوێنکارە چکە مدێکی زەمەنیە ئەو کرێکارە بیانیە بە ڕێکاری یاسایی هاتووە بۆ مدێکی زەمەنی هاتووە دوایە بێ بگەڕێتەوە شوێن وڵاتی خۆی بۆیە ئێستا تازە حکومەتی هەرێمە بڕیاری دەرکردووە بەڵام پابەند نییە پێوەی بەڕاستی لە هیچ شوێنکارێکا و لە هیچ جێگایەکە ئەم بڕیاری خۆی جێبەجێ نەکردووە هەر ئەم بڕیاری کە ئەم 6 مانگە دەری کردووە پێوەی پابەند نییە هۆکارەکەی چییە کاک چالاک هۆکارەکەی بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە پلان نییە پلانێکی تۆکمە استراتیژی توموتۆڵ و دنیابینی بۆ ئایندە نییە بەڕاستی لە لای حکومەتی هەرێمی کوردستان ئەم شتە نییە یعنی ئێمە سیرمان لێ هەمویان خەڵکی لەخوا بەزیابێ خاوەن بڕوانانی باش و بسپۆری و چەندین شادی نێودەوڵەتی و وەزیری باش و ئەوانەی ینی کە قساکەن شتی زۆر باشیان پێ بەڵام لە کار و کردەوە بۆ نییە ئێمە شتێ ناگەین سێری کە خاڵێک زۆر گرنگە سەبارەت بەمە مۆڵەتم بەن حەزەکەم ئەمە بگا بە جۆگرامیش کاتێک حکومت ئەڵێ لە ستا هەفتای کرێکاری خۆماڵی و لە ستا 30 بیانی وەرە لە بەرامبەر ما یەک ڕێکار جێبەجێکە من لە سندیکای کرێکاران تا ئێستا کتابم بۆیێت کە لە وەزارەتی ناوخۆ مۆڵەتەیە بە کۆمپانیای بیانی کرێکار هاوردەکە سێری کە خۆی بڕیارێکی دەرکردووە بۆ تەسبیتکردنی لە ستا هەفتای کرێکاری خۆماڵی باشە لەو لاوە وەزارەتی ناوخۆ مۆڵەتەدا بۆ کۆمپانیانی کە کرێکاری بیانی هاورداکەن و لە کاتێکیشا بۆ زانیاریتان من بەرپرسیارم لەم قسەیە کە کرێکاری بیانی لە دەرەوە هاورداکرێت لە ڕێی کۆمپانیاکانەوە من ناڵم هیچی چکە ئەمە بەرپرسیارەتیە بەڵام ڕێژەکەی لە 120 تێ ناپەڕێ ئەو کۆمپانیانەی چاودێری کرێکارەکانی خۆیانەکەن لە 180 کۆمپانیانی کرێکاری بیانی هاورداکەن لە دوای ئەوە بەخەنی کرێکارە بیانەکانی شەولین بەڕڵیانەکەن بڕۆن سەدان دۆسیە هەیە لای ڕێکخراوی کرێکاری بیانی کە کرێکارکردنی فرۆشتنیان پێوەکرێ کرێکار تحروشیان پێکرێ کرێکار لێدانیان یعنی دەرئەکرێن ئەنواع ئەشکال توندو تیژی بەرامبەرم کرێکارانە ئاکرێن لە کاتێکی شار لە هەرێمی کوردستان 3 جۆر کرێکاری بیانی هەیە یەکیان ئەمەیە کە ئیستا باسم کرد بە یاسایەت کە ئەمە بەلێشاوێت بەڕاستی پابەندین بۆ بڕیارەوە کە لە سا هەفتا لە ساسی بێ جۆری کتریانەوەیە برایانمان کە سوکارانمان هاوڵاتیانی ئێمە لە ڕۆژهەڵات کە بۆ گەشتیاری داخلی هەرێمی کوردستانە بن تا ئێستاش بە گەشتیاری داخڵە بن و ئیشی کرێکاریەکەن ینی بەڕاستی ئەمە خەتەریی گەورەیە لە چڕۆیەکەوە خەتەرە بەهۆی نەبوونی خۆی نەبووە لەو دیوداماوە ئیشی نییە یەتە هەرێمی کوردستان بەڵام بۆ ئەوەی پابەند نەبێ بە ڕێکارە یاسایی و قانونەکانی ئەم هەرێمەوە بچێ ڕسومات بە داوای گرێبەستی عەقدی
ئیشی لێ بکەن و دەستەبەری بۆ بکرێەوە لە یاساکانە جێ بکرێتەوە چکە لە بەرامبەر هەموو ئەم ڕێکارە یاسایە بێ ئیجراعاتی قانونی بڕێک پارە بدە. کرێکارەکە بووی ئەمە نەدایەت بە داخڵە بێ بە گەشتیاری داخلی هەرێمی کوردستانە بێ و لە نەتیجەی ئەوەی کە ڕۆژی یەکەم داخڵ بۆ ڕۆژی دوێمە سەر هیچ کرێکاری چەندین نمونەی زیندووشەیە لەو بابەتە. بەڵێ چکە هاوڵاتیەکانی ڕەفیقی تریێرە ئیشەکەن هەموو چاوەڕێەوەکەن خاوەنکارەکە پێوتوە ئەتوانی 5 کرێکارم بۆ بینی ئەو کرێکارە تەبانێژ چه بیانێکی بوێنەیە ئەوەی ڕۆژهڵاتی بوێنێ عربی بوێنێ بۆچی هەم خاوەنکارەکە نیوە قیمت پارە ئەیا بەم کرێکارانە هەم ئەوەی کە بووی هانیوە بڕێک پارە لێ وەرەگرێ لە بەرامبەر ئەوە ئەمە ناچێت کرێکاری خۆماڵی بەرێ بۆ سەر ئیشەکە بەڕاستی یاین کرێکاری خۆماڵی بینەدانی عزیز کرێکاری خۆماڵی ناتوانێت بە 15,000 و بە 10,000 ئیش بکورن لە بەرامبەرم 15,000 و 10,000 سێری ژیانی بکەن کرێکار کرێت چیە کرێکار پێویستی بە خواردنە کرێکار تەلەبەی هەیە کرێکار هاتوچۆی هەیە کرێکار وەکو من هاوڵاتیە هەمان ئەم پێداویستیانەیە کە منیش ئەمە هەمانەوە پێداویستانەیە کە سەرۆکی حکوومەتیشێتی بەڵام ڕێژەکەی ئەو کەمترە پێشی ڕازیە بەڵام ئێمە پێڕەوا نابینین بەهۆ کاری ئێمانە خاڵی سێمی کرێکاری بیانی کە بۆ جنابتانی تاواکەمەوەیە وتم ئەو کرێکارە ئەو هاوڵاتیە عەرەبانەی خواروی عێراقکە یەنە ئەم هەرێمە و ئەو کەمپانی کە تاکو ئێستا بەڕاستی چارەسەری گونجیان بە نەدۆزراتەوە کە بەڕاستی حەزەکەم خۆتان ڕۆژێ چەند ڕێپۆرتاژێکی لەسەر بکەن بەیانیان لە سەعات 6ەوە لەو کەمپانەوە بە ماتۆر بە دووتەنی بە سیارە بە قەمەرە مناڵیان هەیە 10 ساڵە لەگەڵ خۆیان ئەیانێن لەم بازارە بەرڵایەنەکەن تا ئێوارە کاسپیان پێکەن عەلاگیان پێفرۆشن بۆ یاخچێتیان پێکەن کە ئەمە ناقانونیە بەڕاستی کە ئەمە من نیم ئەبێ ئەمە ڕێ لەمە بگرم ئەمە حکومەت و لایانی پەیوەندیدارە ئەبێ بەیانی بێت لە باتیگەوەی لە بازارە مناڵەکە بگرێ و ئیجراعاتی لەگەڵا بکە و نەفسی بشکێنێ و کەرامەتی بشکێنێ بێت لە سەرەتایە بچێ بنبەستی شوێنە ئەساسەکەی بکات لەوێ ئەگەر کرێکارەکانیش نانێرێتەوە ئاوارەکانیش نانێرێتەوە شێوازێکی دروست ڕێکخستێریکە هەلێک بۆ مناڵەکان بڕەخسێرێ ئەوانەی 10 ساڵن و 12 ساڵن لەوێ بتوانن خۆیان مەشغوڵکەن بە ئیشێکەوە بە شتێکەوە دەوراتیان بۆ بکاتەوە مەلاعیبی چیان بۆدانێ و باوکەکانیشان بڵێ ئەگەر تۆ ئەم مناڵە بەری بۆ کار بۆ بازاری سلەیمانی من 6 مانگ حکم دێم زانشتی واکە خۆی هەر لە داخە ئەمە وایە کە بەداخە زۆربەی و مناڵانە هەر لە خوێنەواری دوورخراونەتەوە جا کاک چالاک ئێستا کرێکارێکی بیانی باست کرد کە بەداخۆ لای خۆمان هەیە چونکە بە نرخێکی کەمتر کارەکەن ئایا ئەگەر لە کاتی کارە کێشێکی بۆ دروست بێت ڕووداوێک بۆی ڕووبا ئەم مافی هەیە بۆ نمونە ئێوە توان بە دوواداچوونی بۆ بکەن بەڵێ هەموو ئەو کرێکارانی کە بەڕسمی لە شوێنکارە ئیژەکەن ئەمە دادگای کار و لیژنەکان و خۆشی مافی ئەوەی هەیە کە لە هەموو ڕوبەڕووبوونەوەیکی دەرکردن پارە بڕین ینی ئیجراعاتی خاوەنکار بەرامبەری ئەمە سکاڵا تۆمارەکە ئەو کرێکارانی تریش بەڕاستی کە نایاسایین لە شوێنکارەکانە ئیژەکەن ئەوانیش مافی سکاڵاکردنیان هەیە بەڵام بە مەرجێک کاتێک کە سکاڵاکە بیسەلمێنێ بە فعلی بسەلمێنرێ کە ئەو کەسە لەو شوێنە ئیشی کردووە یانی ناکری هاوڵاتێکی ئاسایی بێش کاتێک لە پرۆژەیەک بکا بڵێ وەڵام من دوێنێ لای ئیشم کردووە و پاری نیامەتێ بیسەلمانە ینی شایەتی بۆ بن لەسەر کارەکە بێت چەند خەڵک شایەتی بۆ بە شایەتی بۆ با کە بەڵێ وایە ئێمە لیژنێکمان هەیە لە سندیکای کرێکاران و جەنابتان ئەمزانم بینیتانەوە سەدان دۆسیوامان لایە کە بەڕاستی سڵحمان لە بینی خاوەنکار و کرێکارەکە کردووە بۆ ئەوی حەقی بۆ بجێڕێتەوە یا جێڕامان تۆ سەر کارەکە بەڵام لە دوایە ئێمە ئەممان کردو یەکسەر ڕێکاری قانونیمان گرتوتە بەر بۆ ئەوەی ئەم کرێکارە گرێبەستی بۆ بکرێ دەستەبەر بکرێ ئەم شتانە بکرێنی وازمان لێ نەهانیوە بە کورتی ئەگەر پێمان بڵێ لە ماوەی دقیقە بۆ 2 دقەیە کاک چالاک ئەگەر خوا نەخواسە کرێکارێک لە شوێنی کارەکەیە ڕووداوێک بۆی ڕوویدا کەمەندان بوو یاخوا نەخواسە گیانی لەدەستا چون بەداخۆ زۆر ئەویستین چۆن ئەکرێ بە دووادا چون بۆ ئیشی ئەم کەسە بکرێت لە ڕووی یاساییەوە هەر کرێکارێک لە دەستەبەری کۆمەڵایەتی ناوی تۆمار کرابێ بۆ یەک ڕۆژ بێ یەک ڕۆژنایی تۆمار کرابێ لە دوای ڕۆژی دووەمەوە ئەم کرێکارە لەسەر کارەکە گیان لە دەستدا یا کەمەندان ببێ ڕێژەی یاسایی تەندروستی کە بۆی دیاری کردووە بیسەلمێنێ کە ئەم کرێکارە بەڵێ کەمەندان بووە یەکسەر ئەمە شمولی خانەنشینیەکە لە هەرێمی کوردستان و ئەم کرێکارە خانەنشین نەکرێت چۆن نتوانێت خۆی تۆمار کات ناوی خۆی تۆمارکان لە کرێکارەکان ئێمە لیژنەی هاوبەشمانەیە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە بەڕێبەتی دەستەبەری سلەیمانی ئەم لیژنەیە گەڕێ بەسەر شوێنکارەکانە ناوی کرێکاران ڕۆژانە بە سەدان و هەزاران کرێکار ناو تۆمارەکە بەڵام
کاتێ ئەمەش گرفتی هەیە ئەگەر بۆ شەرحکەم بەڕاستی دەقی ترمەوێ کرێکار خۆی دەستەبەر ناکات لەبەرەوەی حکوومەت مافەکانی بۆ دابین ناکات سێریکە بۆ کرێکار خۆی دەستەبەر ناکات لەبەرەوەی بیمەی تەندروستی بۆ دابین ناکات لەبەر ئەوەی نازنامەیەکی نایەت هەیە لەبەر ئەوەی ئەم پارەی دەستەبەری کە خۆی تۆمارەکە پاری لە ساحەفی کرێکەی کە 5 لە موچەی خۆی و 12 لە خاوەنکارەکە ئەدرێ بە پاری دەستەبەری کۆمەڵایەتی کێشێکی گرنگە لای کرێکار ئێستا نزیک بۆتەوە پارەی دەستەبەر لە سندوقی خانەنشینی لای حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی نزیک بۆتەوە لە 950 ملیار دینار ئەم 950 ملیار دینارە ئەرکە لە سەرشانی حکوومەت لەم پارەیە لە سێ پارێزگاکە سێ خەستەخانە دروستکە بێ بەرامبەر چارەسەری تەندروستی بۆ کرێکارانە بکە کە دەستەبەر کراوە ئەمە ناکا بۆی کرێکار یعنی متمانەی بە حکوومەت و بە وەزارەت و بە سندوقی خانشینی نێماوە ئەجینا نمونەی 2 ساڵ بەر لە ئێستا کرێکارێک لە یەکێک لە کۆمپانیەکانی پاکەرەوە لە ناحی دوکان ئیشیە کرد باوەڕتانە بێ یەکەم مانگ بوو ناوی تۆمارکرا بوو ئێستاش بچن بە دوواداچوو بکەن ئەم کەسە دایکی خانەنشینی ئەم کوڕە وەرەگرێ کە ژنو ماڵمناڵشی نەبوو کوڕێکی گەنج بوو کەوتە خوارە و بوو بەژێ پای سیارەکە و جای لەدەستدا بەڵام لە بەرامبەر ئەمە پێرێ کرێکارێک لێکی لەم پرۆژانە کەوتتە خوارەوە کەوتتە خوارەوە بەسەریا جای لەدەستداوە یەکەم ڕۆژی ئیشی بۆ لێ ئەم کرێکارە لە بەروی نەدەستە بەرکراوە گرێبەستی کاری هەیە نە هیچ شتێک هەیە یەکێک لە هاوڕێکانی لەگەڵ خۆیان بردوێتی بۆ سەرکار ئاوای هاتووە ئەمە تەواو مرد و ئەینێژن و تەسلیمی کەسوکارەکەیەکەن هیچ نییە ئەگەر مافیشی هەبێ حکومت چه ئیجرعات لەگەڵ کۆمپانیای بکە پارە و غەرامەکە و زەریبەکەی کە حکومت بیەسەری خۆ بۆ کرێکارەکە نییە بۆ حکومەتە چکە بە خاوەنکارەکە لە تۆ بابن نەمووی بە یاساکانەوە نەیدە بە کرێکارەکە لە بەرامبەرەوە یەک حاڵەتەیە ئێمە زۆر کەیسمانەوە چارەسەر کردووە لیژنەکانی ئێمە هاوبەش ئەچین لەگەڵ خاوەنکارەکە گفتوگۆکەین کە نابێ ئەم ڕێشوێنێکی باشە کاک چالاک بەڵێ نابێ ئەم کرێکارە جاری بادەرچێ ئەگەر وابێ ئێمە لە بە داواکاری گشتیانی وەکو حەقی عام سکاڵای یاسایی تۆمارەکەین ئەگەر کاتێک خاوەنکارەکە نێت حەقێک بۆ ئەم کرێکارە بۆ کەسوکاری ئەم کرێکارە کاتە لە هەر حاڵەتە ئەکرێ پەنابەرێتە بەر یاسا و بە تایبەت سندیکای کرێکاران زۆر سپاس دەشی هەمووتان ساخ بێت ئینشەڵڵا هەموو کرێکارانی ئازیز کە بە ئارەقی ناوچەوانی خۆیان بژێوی ژیان دابین ئەکەن لەشیان ساخ بێت پارێزراوە من خۆشیان ناگەیان لە مافەکانیان بێت هەروەها لە سەلامەتی خوێنەوە مەرجەکان پەیڕەوەکان زۆر ڕاستە سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ بەڕێز چالاکرەوف بەڕێستان سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان ئەمڕۆ زانیاری وردت بە ئێمە و تای بینەرانی خۆشەویست بەخشی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس